بناوی خوای گەورە و میهرەبان خوشک و برانی بەڕێز و خۆشەویست پڕ بەدڵ بە خێرهاتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەم و زۆر خوشحاڵم کە ئێمڕۆ بەم بۆنەیەوە بەیەک دەگەین و لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە. خوشک و بران، هەر وەک دەزانن ئێمە ئەوە خەریکە بەرەو هەڵبژاردنێکی تر دەڕۆین، هەڵبژاردنی پەرلەمانی عێراق کەوا بزانم ڕەنگە بۆ زۆر لە ئێوە ئەمە یەکەم جار بێت بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن بکەن. بەشداریکردنی ئێوە لەم هەڵبژاردنە ئەرێ دەنگ باشە؟ دەنگ تەواوە؟ بەشداریکردنی ئێوە لەم هەڵبژاردنە چارە نووسسازە. چارە نووسسازە لەبەر ئەوەی دەنگی ئێوە، بڕیاری ئێوە حکومدانە بەسەر ڕابردوو و دروستکردنی ئایندەیە. ئێوەن کە دەتوانن بە هەموو لایەنەکان بڵێن ئایا ئێوە لە جۆری ئەدای ئێوان ڕازی بوون یان نە و متمانەتان بەکێیە بۆ ئەوەی سەرکردایەتیتان بکا لە داهاتوو. خوشک و بران، هەموو لایەک قسەی خۆیان کرد و ئەمە چەند ڕۆژە ئەوەی لە هەکبەیاندا بوو خاڵیان کرد، هاتن باسی چۆنیەتی و بەرنامە و بەرنامەجی پرۆگرامی داهاتووی خۆیان و حزبەکانیان کرد، بەڵام ئەوەی گرنگە زۆربەی ئەو لایەنانە وا باسی ئەم هەڵبژاردنە دەکەن کە ئەمە هەڵبژاردنی کوردستانە، ئەمە هەڵبژاردنی عێراقە. ئەمە گرنگی ئەم هەڵبژاردنە لەوەدایە کە کێ دەتوانێت بە باشترین شێوە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە لە بەغدا. لەبەرەوە زۆر گرنگە ئێوە پێش هەموو کەسێک، پێش هەموو شتێک بیر بکەنەوە کە متمانەتان بەکێیە و دەتانەوێت کێ نوێنەرایەتی ئێوە بکە، پشتان بەکێ قایمە، ئێوە ئەبێ دەنگ بەو لایەنە بدەن. ئێوە خۆتان خاوەنی هزر و بیری خۆتانن، ئێوە خۆتان دەتوانن هەموو شتەکان لێک بدەنەوە و بزانن کە کامە چ شتێک باشە و کامەشی لەوانەیە بە زەرەری نەتەوە و نیشتیمانەکەماندا بگەڕێتەوە. لەبەرەوە ئێوە بێ زۆر وریاوە بن، پێش هەموو شتێک وەکو کوردستانیەک بیر بکەنەوە، پێش هەموو شتێک بیر لە بەرژەوەندی خاک و نەتەوەکەتان بکەن، پێش هەموو شتێک بیر لەوە بکەنەوە کە ئایا داهاتووی ئەم کوردستانە دەدەنە دەست کێ جێگەی ئەو متمانەیە کە بتوانێت لە ئاستی دەنگەکانی ئێوە بێت، لە ئاستی ئەو بڕوایە بێت کە ئێوە پێی دەدەن. خوشک و بران، بەنسبەت ئێمە ئەم هەڵبژاردنە تەحەدایەکە، تەحەدایە چونکە ئێمە بەشداریمان لە ڕەفراندۆم کرد، بەشداریمان کرد لە ڕەفراندۆمێک بۆ دەستنیشانکردنی مافی چارەنووسی نەتەوەکەمان، بەڵام بەداخەوە، زۆر بەداخەوە بەهۆی خیانەتی چەند لایەنێک ئەو ئەنجامەی بەهۆی خیانەتی ئەو چەند کەسە ئەو ئەنجامەی کە چاوەڕێ بووین تا ئێستا نەهاتوو دەدی. بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە ڕێفراندۆم ڕێگەمان لێ دەگری بە هەموو شێوەیە خەبات بکەین بۆ دەستەبەرکردنی ئەو مافە چارە نووسسازە. ئێمە ئەو ڕۆژێک کە ڕەفراندۆمیشمان کرد بۆ ئەوە بوو کە ئێمە ڕاو بڕیاری ملەتەکەمان بەدەستەوە بێ بتوانین چۆن لەگەڵ عێراق مامەڵە بکەین و گفتوگۆ بکەین لەسەر دروستکردنی پەیوەندیەکی ئاسایی و پێشکەوتوو لەگەڵ حکوومەتی عێراقدا. ئێمە قەت نەمانویستووە شەڕ ببێت، نەمانویستوە ناخۆشی ڕوو بدات،
نەمانویستوە دژمن و دژمنکاریەتی لە بینی ئێمە و بەشەکانی تری عێراقدا هەبێت، بەڵام بە پێچەوانەوە زۆر لایەن هەبوون کە ویستیان بە ئەنقەست نیەت و مەرەمی ملەتی ئێمە بە شێوەیەکی تر لێک دەنەوە و هێرشێکی ناڕەوایان کردە سەر کوردستان و بەداخەوە بە هاوکاری چەند لایەنێکی خۆفرۆش و خاکفرۆش توانیان کێشەی گەورە بە وڵاتەکەمان دروست بکەن. ڕێفراندۆمی ئێمە بۆ ئەوە بووە ئێمە ئەو مافە دەستە بەر بکەین و ئێستاش ئەگەر بتوانین بە ناردنی نوێنەری ڕاستەقینەی ئێوە بۆ بەغدا داکۆکی لەو مافە چارەنووسسازە بکەین، داکۆکی لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بکەین، ئێمە لەسەر هەمان ڕێگە بەردەوام دەبین و پارێزگاری لەو مافە دەکەین. دڵنیابن ئەوانەی دژایەتی ڕێفراندۆمیان کردووە سبەی لە بەغداش پشتگیری و بەرگری لە بەرژەوەندەکانی ئێوە ناکات. خوشکان برە ئەوەی مێژووی خۆی نەزانێت ناتوانێت بڕیارێکی دروستیش بۆ ئایندەی خۆی بدات. لەبەرەوە من حەزەکەم هەندێک شت هەیە بەبیر ئێوەی بینمەوە. ئەگەر سەیری مێژووی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەکەمان بکەین، هەر کاتێک دەستکەوتێک بۆ کوردستان بۆ نەتەوەکەمان بەدەست هابێت لە ژێر سێبەر و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستاندا بووە. لە شۆڕشی گەورەی ئەیلوولەوە بگرە تاکو دوای ئەوە شۆڕشی گوڵان، ڕاپەڕین، دروستکردنی حکوومەت و پەرلەمان، دابینکردنی مافەکانی دەستوری لە دەستوری هەمیشەی عێراقدا، بەرگریکردنی خاک و نەتەوە لە هێرشی دژمنکارانەی تێرۆریستانی داعش و دوجاریش بەرگریکردن لە خاکی نیشتیمان لە پردێ و لە سەحێلا، ئەمانە هەموویان شاهدی گەورەی و وەفاداری پارتین بۆ ئێوە. هەواڵان من بە دڵنیایی ئەوەتان پێ دەڵێم کاتێک کە ڕێفراندۆم کرا بینیمان هەموو لایەک بە پەرۆشەوە کە زانیان ناتوانن ڕێگری بکەن لەوەی ڕێفراندۆم ئەنجام بدرێ هاتنە سەر سندوقی دەنگدان و مسابقەیان بوو کێ زیاتر لە شاشەی تەلەڤیزیۆن دەربچێت. ئێستاش ئەگەر ئەنجامەکانی ڕێفراندۆم بە شێوازێکی تر بووایە وەکو ئەو مردارخۆرانەی کە دێنە سەر لاشەی مرداری دەستکەوتی خەڵکی تر خۆیان ئەکرد بە خاوەنی دەستکەوتەکانی ڕێفراندۆمیش. بەڵام کاتێک کە هەر خۆیان هۆکاری دواخستنی بە ئەنجام گەیاندنی دەنگەکانی ئێوە بوون لە ڕێفراندۆم، هەر خۆیان جارێکی تر دێنەوە و گلەیی دەکەن کە دەڵێن ڕێفراندۆم تووشی شکست بوو کە بە هیچ شێوەیەک نە ڕێفراندۆم تووشی شکست بووە نە مافی چارەنووسی ئێمە بە ئەوانە سڕێتەوە. شێواز و ڕێکاری خەباتکردن لە پێناو مافی چارەنووس دەکرێت لە قۆناغی جیاوازدا بە شێوازی جیاواز ئەنجام بدرێ. لەم قۆناغەدا بۆ پارێزگاریکردن لەو مافە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئامانجەکانمان بەدەست بێنین، پارێزگاری لە مافە چارەنووسسازەکانمان بکەین، ئەبێت دەنگ بەو کەسانە بدەین کە متمانەمان پێەتی و ئەتوانێت بە پشتگیری پارتی دیموکراتی کوردستان و لەژێر سەرکردایەتی جەنابی سەرۆک بەرگری لە مافەکانی ئێوە بکات لە بەغدا. ئێستا ئەگەر سیرکەن دوو بەرە دروست بووە. یەکێک
برای پارێزگاری کردن لە شکۆی کوردستان لە قیمەت و ڕەمزی خەبات و نەتەوەیی ملەتەکەمان بەرگریکردن لە خوێنی شەهیدەکانمان و لایەنێکی تریش هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی ئەو شکۆیە بشکێنێت و تەسلیمی لایەنێکی تر ببێت و هەموو مەبەستیان شکاندنی ئیرادەی ملەتەکەمانە. بە دڵنیاییەوە پێتان دەڵێن کە پارتی لە بەرەی بەرگریکردن لە شکۆی کوردستاندایە. هەر کەسێک ئازادە بۆ خۆی چۆن باسی کەمپینی هەڵبژاردن دەکات و چ جۆرە بەڵێنێک دەدات. بەڵام ئەوەی گرنگە و لەبیرتان بێت و خۆشتان شاهدن بزانن تۆ ئەبێ کیانێکت هەبێت، ئەبێ وجودت هەبێت، ئەبێ کەرامەتت هەبێت، ئەبێ خۆت هەبیت بۆ ئەوەی بتوانی بەرگری لە بەرژەوەندەکانی خۆت بکەیت. و ئەوەی گرنگە لێرەدا خاڵێکە دەمەوێت باس بکەم. هەموو باسی ئەوە دەکەن کە لە ناو کوردستاندا لە ناو خاکی کوردستاندا دەتوانن چیتان بۆ بکەن. ئەوەی ناتوانن ململانەی پارتی بکەن، ڕۆبەڕووی پارتی بنەوە، ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان مزایدە لەسەر پارتی بکەن کە پارتی ئەم کیانەی دروست کردووە. پارتی داهێنەری ئازادی و دیموکراسی بووە لەم وڵاتە. پارتی بەرگری لەم کیانە کردووە و ئەو کیانەی کە لایەنەکانی تر ئێستا دێن دەڵێن ئێمە لەم کیانەدا ناوماڵەکەی وا لێ دەکەین و ئەمە شتانەتان بۆ دەکەین، ئەبێ بزانن کە ئەوان باسی دەستکەوتێک دەکەن کە دەستکەوتی پارتیە، دەستکەوتی ڕەنج و خەباتی ئێوەی خۆشەویستە. ئێمە ناڵێن پارتی ناتوانێت خوشگوزەرانی بۆ ئێوە بەدەست بێنێت. بەڵێ پارتی زیاتر لە هەموو کەسێک هەرۆشی ئەوەیە ئایندەی ئێوە ڕۆناک بێت، بەختەوەر بن، سەرکەوتوو بن. لە هەموو کەسێکی تر زیاتر ئێوە ئایندەیەکی ڕۆناکترتان هەبێت و پارتی لە پێناوی بەرژەوەندی ئێوە زیاتر لە هەموو لایەکی تر خەبات دەکات. بەڵام ئەوەی گرنگە ئەمەیە کە پێتان بڵێن پارتی توانی هەم ئەم کیانە دروست بکات و هەم لەنەو ئەم کیانەش بە پشتیوانی ئێوە و بە پشتیوانی خوای گەورە دەتوانێت باشترین نمونەی حکومڕانی لە داهاتوو بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی ئێوەش بخاتە ئەستووی خۆی و زیاتر لە هەموو لایەنێکی تر بتوانێت خزمەتی ئێوە بکات. ئەڤاڵان لە کاتی هەڵبژاردن هەموو کەسێک دەتوانێت قسە بکات. لە کاتی خۆشیدا هەموو کەسێک دەتوانێت بەڵێن بدات. بەڵام لە کاتی تەنگانە و ناخۆشیدا ئێوە ئەبێ ئەوەتان بیر بێتەوە کە کێ بوو بەرگری لە کەرامەت و مافی ئەم ملەتەی کرد. کێ بوو لە سەنگەرەکانی پێشەوەی جەبهە بەرگریان لە خاک و بەرژەوەندی ئەم وڵاتە کرد. پارتی بوو. هەڤاڵان خوشک و برایان ئەو کاتەی کە کوردستان کەوتە بەر شاڵاوی هێرشی درندەی تێروریستانی داعش، ڕۆڵەکانی ئێوە، خوشک و براکانی ئێوە، پێشمەرگە سەربەرزەکانی پارتی و بارزانی، پێش هەموو کەسێک لە خەتی پێشەوەی جەبهە بوون. بە هاوکاری تێکۆشەرانی تری ئەم وڵاتە، بە هاوکاری هەموو ئەو لایەنانەی کە بەشداریان لە بەرگریکردن لە کەرامەتی وڵاتەکەیاندا کرد، پارتی سەرکێشی
ام جبهه بو سرکشی ام برگریه بو کتوانی نک تنیا تروریستانی داعش تک بشکند بلکو شکوی هرمی کردستان لسر آست دنیا به همو جهان بناسند خوشکو بران خوشکو بران خوینی ایمه لخوینی او شهیدانه آلترنیه که بو ام ولاتا رشتویانه ایمه همومان قرزاری او شهیدانه این همومان قرزاری خباتی او پیشمرگانه که تا استاش لسنگری برگری دان ناکره لسر حسابی خوینی شهیدان و زحمتی پیشمرگه و خوراگری گلکمان خلقی کی تر بین لسر همو او زحمت و خباتانه که ایوه کردوتانه بین خواهم کن بخوانی ایوه او کاتی که پیشمرگکانی پارتی و ریبازی بارزانی و تیکوشرانی کردستان لسنگری خبات و برگری دابون لاین هبوه لیره که اندامکانی او لایانه هانی خلقی داوا بچه پیوندی به داعش وابکاد استاج داوای دنگی ایوه دکن و به بلگه هیا که چون یارمتی خلقیان داوا پشتیوانی خلقیان کردووە هانی او خلقیان داوا بچن بو دژایەتی کردنی کردستان پەیوەندی بە داعشەوە بکەن ئێستا باشترین وەڵام کە ئێوە ئەتوانن بەوانە بدەنەوە پێیان بڵێن ئێوە خۆشەویست نین و ئێوە ناتوانن یەک دەنگی ئێمەش ببەن ئەوەی ڕۆژێک ئامادە نەبوو بێت سەردانی پێشمەرگە بکە لە سەنگەری پێشمەرگایەتیدا بەرگری بکە تەنیا سەردانی ماڵە شەهیدێکیش بکە یان سەردانی بریندارەکان بکە لە نەخۆشخانەکان ئەوانە شایستەی ئەوە نینێوە دەنگیان پێ بدەن ئێمە شانازی دەکەین هەرچی کردومانە شانازی پێوە دەکەین لە سەرکەوتنەکاندا لە نسکۆکاندا لە شکستەکاندا تەحملی هەموو بەرپرسیارەتێکمان کردووە و تەحملی هەموو بەرپرسیارەتێکیش دەکەین هەواڵان ئێمە بۆ ئەوەی بزانن ئێوە چەند سەربەرزن ئێمە خاوەن سەرۆکێکین کە پێشمەرگە چەندین شەو لە سەنگەری پێشەوەی جەبهە لەگەڵ پێشمەرگەکاندا بووە ئێمە خوشکە بران ئێمە خاوەن سەرۆکێکین کە تەنیا کەرامەت و گەورەی ئێوەی لامەبەست بووە ئێمە خاوەن ڕێبازێکین خاوەن پارتیەکین کە لە تەمەنی دروستبوونیدا تاکو ئێستا ئەوەی کردوێتی لە پێناوی خزمەتی گەل و وڵاتەکەیدا بووە و ڕۆژێکیش سەری شۆڕ نەکردووە بۆ دژمن خوشکە بران ئێستا هەروەک دەزانن ئەم هەڵبژاردنانە دەنگی ئێوە بڕیاردەرە ئێوە دەتوانن بڕیار بدەن کە کێ بچێتە بەغدا من داوایەکی برانەم لە ئێوە هەیە پێشەوەی بکەونە ژێر کاریگەری هیچ پەیامێکی هەڵبژاردن یان هیچ شعارێک هەر یەکێک لە ئێوە وەکو خۆتان
ساتێک بوەستن بیر بکەنەوە. ئایا ئێوە ئامادەن دەنگ بەلایەنێک بدەن کە سبەی خۆتان دڵنیان و دەشزانن ناتوانن ساتێکیش بەرگری لە مافی ئەم وڵاتە بکەن و لە مافی ئێوە بکەن؟ خۆتان ئەبێ ئەو بڕیارە بدەن، خۆتان ئەبێ ئەو کەسە هەڵبژێرن، گوێ نەدەنە هیچ پەیامێکی حزبی، گوێ مەدەنە هیچ پەیامێکی هەڵبژاردن کە کەس پێتان دەڵێ. خۆتان بیر بکەنەوە، خۆتان بزانن، سەیری مێژووی خۆتان بکەن، سەیری کردەوەی ئەم لایەنانە بکەن، سەیری مووقفی ئەو حزبانە بکەن، زانن کێ لەبەرەی ئێوە بووە، تەنیا بە قسە نا، بە کردەوە، کێ بەرگری لە ئێوە کردووە، کێ لەگەڵ ئێوە بووە، کێ دەتوانی جێی متمانەی ئێوە بێت. خوشکە برا، ئێمە خاوەن حزبێکین کە تا بڵێ یەک گرتووە، یەک دەنگە، یەک هەڵوێستە لەژێر سەرکردایەتی یەک سەرۆکە و خاوەنی یەک پەیامە. جیاوازی پارتی لەمەدایە ئەگەر سیر بکەن لایەنەکانی تر پەرتەوازە بوون، لەت بوون، ئەزمەی سەرکردایەتی کردنیان هەیە. ئەوەی نەتوانێ نێوماڵی حزبەکەی خۆی ڕێک بخات چۆن نێوماڵی کوردستان ڕێک داخات. خوشکە بران، من ئەو داواتان لێ دەکەم بۆ ئەوەی بەرپەچی ئەو کەسە خاینانە بدەنەوە کە هەوڵی شکست پێهێنانی ڕفراندۆمیاندا، کە کەرکووکیان فرۆشت، کە خاکیان فرۆشت. ئێستا ئێوە بە پشتگیری خۆتان بۆ پارتی، بە دەنگدانی خۆتان بۆ کاندیدەکانی پارتی وەڵامی هەمویان بدەنەوە کە ئێوە سوورن لەسەر ئەو ئامانجانە، سوورن لەسەر بەدەستهێنانی ئەو مافە کە خۆتان خاوەنیت. خوشکە برایان، بینیمان لەو ماوەی ڕابردوو بە حساب خەڵکێک خەمخۆری چەند چین و توێژێکی ئەم کوردستانەیە. هانی مامۆستایان دەدا بایکۆت بکەن، هانی دکتۆریان دەدا نەچنە دەوام. بەڵام ئەمەتان لەبیر بێ ئەو مامۆستایی کە نەچێتە دەوام کە هانیان دەدانە و بە هەموو هەوڵێک محاولەیان دەکە قەنەعەتیان پێ بکەن، بیرتان نەچێت کە ئەو مامۆستا وانەی بە مناڵی شەهید ئەدایەوە. ئەگەر خەمی مامۆستایان بوو بێ بۆ خەمی مناڵی شەهیدیان نەبوو کە لە خوێندن بێ پشک و پاریان کردن. ئەو دکتۆرەی کە پێیان دەگوترا مەڕۆن بۆ دەوام، ئەگەر خەمی موچەی دکتۆری بوو بێ بۆ خەمی ئەو فەقیرە هەژارە نەبووە کە لە نەخۆشیە چاوەڕێی خزمەتی تەندروستی ئەو خەستەخانەیە بووە کە دکتۆری تێدا نەبووە. ئێمە مزایدە ناکەین، ئێمە پشتگیری لە مافی دکتۆر و مامۆستا و هەموو چین و توێژێکی ئەم وڵاتە دەکەین، پشتگیری لە مافی ئێوەی قوتابی خۆشەویست دەکەین. دەمانەوێ شتێک دروست بکەین، نەک لەسەر حسابی ئەوە بێتن کە لایەنێکی تری پێتاوانبار بکەین، نەک لەسەر حسابی ئەوە بێت کە خەڵکێکی تر بە بیانووی جیاوازتر لە مافەکان بێبەش بکرێن. دەمانەوێ هەموو کوردستان بە یەکەوە خاوەن ماف بێ، هەموو کوردستان بە یەکەوە سەربەرز بێ، هەموو کوردستان بە یەکەوە خاوەنی وڵاتێکی ئازاد و سەقامگیر و خۆشگوزەران بێت. هەواڵان بۆ من نامەوێت زۆر وەختان بگرم، بەڵام شتێکی ترەیە حەزەکەم پێتان بڵێم. لە ماوەی ڕابردوو ئەگەر سیر بکەن، یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێمە لەگەڵ بەغدا
جێبەجێ نەکردنی دەستوری عێراق بووە. لە مادەی 140ەوە بگرە، مەسەلەی نەوت و غاز بگرە، مەسەلەی میزانیە و بودجە و شتانەوە بگرە. بەڵام خاڵێکی تر هەیە، خاڵێکی تر هەیە من حەزەکەم ئەوە شتان بۆ باس بکەم. ئێمە نەتەوەی ئێمە چەندین جار بووەتە قوربانی جێنۆساید و کیمیاباران و ئەنفال و ئەو هێرشە ناڕەوانەی کە کرایەوەتە سەر خەڵکی کوردستان. مادەی 32 دەستوری عێراقی باسی ئەوە دەکا کە ئەم شوێنانەی خاپوور کراون یا ئەم زەرور و زیانەی کە بە خەڵکی کوردستان کەوتووە ئەبێ قەرەبۆیان بکاتەوە. ئێمە ئەو پرسیارە لە عێراق دەکەین و بە ڕێگەی نوێنەرەکانی هەڵبژێردراوی ئێوە لەم هەڵبژاردنانە نوێنەرانی ئێمە ئەبێ ئەو پرسیارە ئاستاڕستەی بەغدا بکەن کە ئێوە چیتان کردووە بۆ کوردستان، چیتان کرد بۆ قەرەبۆکردنەوەی ئەم قوربانیانەی کیمیاباران و ئەنفالەکان. لە ساڵی 63 تاکو 2003 384 ملیار دلار زەرەری مادی و معنەوی بە خەڵکی کوردستان کەوتووە. دوای ئەوەش تاکو ئێستا ئەمەش بەشێکی ترە لەو زەرەرەی کە بە خەڵکی کوردستان کەوتووە. ئایا لە جیاتی ئەوەی حکوومەتی عێراق قەرەبۆی ئەو خەڵکە بکاتەوە ئەچە میزانیەی هەرێمە بڕێت؟ خوشکە تەنیا پارتی دەتوانێت دیفاع لە بەرگری دیفاع و بەرگری لە مافەکانی ئێوە بکات، چونکە لایەنی تر هەبووە، لایەنی تر هەبووە، نەک تەنیا بەرگری لەم خاڵە نەکردووە، نەک تەنیا بەرگری لە مافەکانی ئێوەی نەکردووە، چووە داواشی لە حکوومەتی عێراق کردووە کە بودجەی هەرێم ببڕن، چوون داوایان لە عێراق کردووە کە فشار لەسەر حکوومەتی هەرێم دروست بکەن بۆ ئەوەی توش شکست بێتن. هەموو ئەو نەهامەتانە، هەموو ئەو کێشانەی کە بەسەر خەڵکی ئێمە داهاتووە، هەموو ئەو گرفتانەی کە حکوومەتی هەرێمیش توش بووە، حکوومەتی عێراق بۆی دروست کردوون بۆ ئەوەی جارێکی تر بە ڕێگەی بەکرێگیراوەکانی خۆیان پەنجەی تۆمەت بەرەو ئێوە ڕوبەڕووی ئێوە بکەنەوە، ڕوبەڕووی دەست هەڵاتی بکەنەوە و پێتان بڵێن کە دەست هەڵاتەکەی ئێوە نەیتوانیوە ئەرکی خۆی بەجێ بگەینێت. ئەوەی ڕاستیە بە هەموو شێوەیەک پەلاماری هەرێمی کوردستان دراوە و لە سەروی هەمووشانەوە پارتیان کردوتە ئامانج، چونکە دەزانن تەنیا بەرگری کار لە مافە ڕەواکانی خەڵکی کوردستان پارتی دموکراتی کوردستان. خوشکۆ بران، من نامەوێت زیاتر لە کاتی ئێوە بگرم، بەس ئەوەیە داواتان لێ دەکەم وەکو برایەک داواتان لێ دەکەم ئێوە پێش ئەوەی بڕیار بدەن بیرکەنەوە بڕواتان بەکێیە بتوانێت سەرکێشی خەباتی ڕزگاری خوازی کوردستان بکات لە داهاتوودا. بێگومان پارتی هەواڵان پەیام شتێکە، چوونە سەر سندوقی دەنگدان شتێکە کە بەقەت ئەوە گرنگە. ئێمە لە هەمووتان داواکارین، داواتان لێ دەکەم ئەوەی پێتان بکرێ خۆتان و هەرچی هاوڕێ و کەس و کاریشتان هەیە بۆ ئەوەی پەیامەکەی ئێوە سەرکەوێ، بۆ ئەوەی ڕای ئێوە سەرکەوێ، بۆ ئەوەی بڕیاری ئێوە سەرکەوێ، بڕۆن بۆ سەر سندوقی دەنگدان و دەنگی خۆتان دەن بە لیستی 184 لیستی پارتی دموکراتی کوردستان.